لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش گفتوگۆکان تایبەت بە ئەگەری هێنان ئارای جۆرێک لە ئاشتی و ناشەڕ لە باکووری کوردستان و تورکیا تەنها لە تورکیا نەماوەتەوە پەیوەست نییە بە ئیمرالی و باکووری کوردستان و تورکیاوە هات بۆ باشووری کوردستانیش شاندێکی دەم پارتی بە تایبەت شاندەکەی ئیمرالی و کۆمەڵێک پەرلەمانتار و ئەندامی دیکەی دەم پارتی هاتن بۆ باشووری کوردستان هاتن بۆ هەولێر لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە ڕۆژی گفتوگۆکان ناوڕۆکی گفتوگۆکان و بە تایبەتیش ناوڕۆکی پەیامەکەی بەڕێزۆجالان یان گەیاندووە بە مەسعود بارزانی بڕیارە سبێنێ بیگێنن بە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و دواتریش بە دڵنیاییەوە دێنە سلێمانی هیچ نەبێت لەگەڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبنەوە هەرێمی کوردستان لەو بارەیەوە بۆ گەیشتن بە جۆرێک لە ئاشتی و بێدەنگکردنی چەک نەکدانانی چەک ئەتوانێ چی بکات لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت هەرێمی کوردستان چی پێ بکرێ بۆ سەرخستنی پرۆسەکە دەیکات و هەندێک لە با بڵێن ناوڕۆکی پامەکەی بەڕێزۆجالانیش بۆ قەندیل دەرکەوتوون ڕاستیەکەی گفتوگۆ لەبارەی هێناوڕۆکی پەیامەکەیەکەین و بە دڵنیاییەوە پرسەکەش تایبەت بە باکووری کوردستان و تورکیا جگە لە هەوڵەکان پێدەچێ هەندێک ئاڵنگاری شەشتان لە ئارادا بن سەرباری ئەوەی کە دۆخە هەرێمیەکە ڕاستیەکەی وا دەخوازێ کە پرۆسەکە هەم بۆ کورد باش بێ سەر بگرێ هەم بۆ تورکیاشەگەر بێوێ بەشێک لە با بڵێن گۆڕانکاریەکان ئەگەری پشێویەکان لە خۆی دوور بخاتەوە ناچار بێ جۆرێک لەم کرانەوەی بەڕووی کووردا بەدی بهێنێ من ئەم پرسانە بەگشتی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم حەسەن ئۆزگونەش پەرلەمانتاری پێشووی هەدەپە بەڕێزیان لە ئامەدی باکووری کوردستانەوە میوانی زوومن هێمن خۆشناو نووسەر و شارەزای کاروباری تورکیا و سووریا بەڕێزیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە میوانن کاتە میوانێکم لە پایتەختی باکووری کوردستان میوانێکیش لە پایتەختی باشووری کوردستانەوە گفتوگۆ لەبارەی گفتوگۆکانی ئیمرالیەکەین بەڕێز حەسەن گونەش بەڕێز هێمن خۆشناو سڵاوتان لێبێ وادارم باش بن هەردووکتان بەخێر بێن بۆ زووم کاکێ من دەرفەت بە با من لە ئامەدی باکووری کوردستانەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێز ئۆزگونەش بەڕێز حەسەن دووبارە سڵاو هیوادارم زۆر باش بیت بەخێر بێی بۆ زووم پەیامی ئۆجەلان گەیشتۆتە قەندیل و ئەوە گەێنرایە هەرێمی کوردستانیش هیچ زانیاریەک سەرەداوێک سەردێڕێک لەبارەی پەیامەکەی ئۆجالانەوە بۆ قەندیلەوە بۆ باشووری کوردستان لای ئێوە هەیە؟ سلااو ڕێژ وە ئەو هێواڵێ تەڤڵ بووی و گەلێ ما گەلە کوردستانێ و باشووری کوردستانێ بڕاستی وەکی کەس ئەو مەساژێن بڕێز ئۆجالان کوراهیاوی ناگەهێ دەستێمە و دەستی هەر کەسی بەلکێ ئەو تشتێ تێنویساندن و تێگوتن و ئارمانجاوی چییە کوراهیاوی ئەو ئینسانێ نەها لازمە بگەهێتە وان ئەو پێ بزاننە ئەما ئەم بێژین وەکی چەرچەڤە چارچەڤەیەوە ئەم بێن ئەو شاندەیە مە ئام پارتیا مە ژگەل ڕایە گشتیرە ئاش پارتیên پەرگالێرە ینی دەولەتێرە تێگوتن و تشتێ سەر چاپەمەنیە تێگوتن ئەم فێم دەکەین یەک یا دووان هەنە ئەنجامان جێ دەرتەخین یا سیێژی وەکی ئەم بێژین بیردۆزی و پەرگاڵا ڕۆژهەڵاتە ناوین بە چل کوردستان بە چل تورکیە بە یا حرەکەتە ئازادی دخوازە ئەم ساڵانە تێدا ماهر بوونە یعنی ئەم شارزە بوونە ئەم دزانن چ تێخواستن لە چوارچێوی شارەزاییەکەی خۆتا بەڕێز ئۆزگونێش و
و لە چوارچەوەی ئەوەی ئەگەر شاندەکەش شاندی دەمپارتی کە دەچن بۆ لای بەڕێز ئۆجەلان و چوون بۆ لای لایەنەکانی دیکەش بە دڵنیاییەوە شتێکی دیاریکراویان وتبێ هەندێک سەرەداویان دەرخست بێ چین؟ یانی یەک برێز و جاڵان ئەو قەیران بویەرێن بێن کارەساتە ڕۆژەڵاتە ناوین ئەف شەرێ جیهانا سیەوی زوودە ناڤڵێ کردبی نەها ئەو ئاستا گەهاییە شاندە ڕەش ڕووبە کریە یعنی روشا روسیه چیه یا امریکا یا دولتین اوروپا یا دولتین هرمی او دولتین سر کردستان متنگر و شر اما بجی اسرائیل و حماس و حزب الله وانا تباهی و بخور او گهرتنا سوریه و چه انجامان بینن تعلیکو و چیه ام بجین و پوزیسیونین یعنی روشا سکنا ام بین دولت سردست وی چوبه گل کرد لازمه چوبه که ناو باکوری کردستان و هر سی پارچین دی گل کرد سازین وی روناکبیر وی وی پی واجوی ده چتکه و سرملوی یا دوی دولت ترک چه تعلقه را رویه وانا همی آنینا زمان گوتینا ام بجین کاپیتالیست مدرنیتایا اوروپا امریکا اسرائیل هوالبندی وان گوری برجواندی خود را تخوازن او نتو دولت شر جهان یکیمین ده هاتنا آواکرن اوی بیاوان نکن اوی سری خوشبارا نتاوینن نکوین بن خطا بین برجواندی وان گوهرتن آنتی در چه بکنه و وکی خوله بکن حکومت نو آنجی بیخن ناوا قیرانه که دوندریج ده برزو جالاند بیجه اب آلیه که یعنی گوهرین و کرداره هنک در فدرخه لی اما اگر کرد یکی تیا خوچه نکن رب سرلنگان وکی 100 سالا بوری شرجانه یکمی و سست بگره بیره خسته به سیاست بهیله پارچه پارچه بهیله تالیکاوی جی مزنه ایتالیکا زر حلی همو دراه یا ددوی اگر گل کرد خواه یکتیا خود چه بکه و همبر دولت دنیای و گل دنیای دیپلوماسیه که خورد رو ببه در فتا که زیری جیره چه دو به نه تنه ام بیجین اف در فتا جبکو صدام چو چه بی انجه اساد چو چه بو نه اف در فتا بردوام دکه مثلا بلکه وجه گهداری کر امریکا شانده خوشاندیه اسرائیلی رو داخلیانی دا بمبای ام بیجین تونا که گرانیا خواه هیا داید بی عمل ایرانی بدن اصباحی ایران جوه که سوریا لیبه یعنی او خطر سر ترکیه جی هەیە تورکیا خۆی ڕێوە دەبن وێ دبینن زۆر باشە جا من دێمە سەر ئەوەی کە تورکیا چۆن ئەوێ لە چوارچەوەی گفتوگویانەیە بەشێک لە ئاگرەکە لە خۆی دوور بخاتەوە بەڵام بەڕێز ئۆزگونێش وتت ئۆجەلان لەو چوارچەوەی کە پێی وایە ڕەوشێکی ئەرێنی بۆ کورد لە ناوچەکە هاتوۆتە پێشەوە و پێویستی بە یەکبوونی کووردە بەشێک لە پەیامەکەی ئەم ڕۆژاندی دەمپارتی هێناویانە بۆ باشووری کوردستان بۆ هەولێر و دواتریش بۆ سلێمانی پەیوەستە بە دروستکردنی ئەو یەکێتیە ئەمە یەک دوو بەڕاستی ڕەوش لە نێوان کورد لە باشووری کوردستان و پارتی کرێکارانی کوردستان بەگشتی کورد لە باکووری کوردستان ڕەوشێکە بتوانرێ ئومێدی یەکێتی کوردانی لەسەر هەڵبچنرێ راستی یا مثلا ام کرد پرانی آوی گله ما دیروک آخوان نزانم ما دیروک آخواش زانیارین خواست زیده نگرتیه تو ما دیروک سردست آخوان دیه یعنی زمان عبدالرحمن پاشای بابان بگرن میر محمدی راواندزی ایرو ما چه وندا کرد ماش به اتفاقی وندا کرد اگر گلی کرد و گلی دی اتفاقا خود چه کردن زمانی عبدالرحمن پاشا دوی چی بی بابا آن میر محمدی رواند زیده آن بدرخان ده آن شیخ عبیدالله ده آن سید رضا
أجي شيخ سعيد أن قاضي محمد ڕوونە يعني أنجي حركة بارزانية باشور ده چرا ابقى زحمتي دكيشين وابقى باري ما جران دبه هجاريا ما مزن دبه حكومة استراتيجية كي يقدس دينا ايرو كرديا ما كرماجي ده دويجه اگر نيچير ها در اتفنقاتا لي نبوريني اگر بوري تيدي پيرا ناگي يعني ايرو درفتش گله كرد را چه بويي ادي باش تو سیاستمداران آن مافی تونه یا بیجه از دائمه یکیتی یاد دواجی گله کرد اساسا دل خود یکیتی خود لحر داران چکریال متروپولا چکریالش دروی کردستان چکریال دبی رونق بیر سندی قوان گله ما روزنامه‌وان هرکس یکسر گله کرد بیجه سیاستمداران برای من هون چرا نابنه یک چرا هیچ بو گله کرد دیپلماسیه که یک دست ریوانا بنا یعنی برجواندی تنگ آنی پارتیتی دبه آنی مالباتی دبه آن پارتیتی دبه آنی کس دبه نابم رو بخپش یا منفعت نتوان رونا برز ازگونش زور رونا هاوریان دی بیجم دی فرمو دی بیجم شکراماوه گله ما یکیتی دخوازه لازمه گلی ما باندور سر هر کسی بکره بجی ایلا یکتی ایرو برز بارزانی و او ام بیجین گوتن یشوی علی وجدتی بیجین جبو خطا آشتی ام جه رستو رولا خواه بلیزین افشانده چویناوی و ام هفدیتن ام باورکین و ببه پینگاوک نو گاوک خیریش بو گل کرد و روجلاتا ناوی زۆر باشە بەڕێزێ من خۆشناو دێمە لای تۆ ڕاستیەکەی بەڕێز ئۆزگونە ژووتی قورسە دەستت بە زانیاری بگاوی پامەکی ئۆجەلان چی تایە چی تێدا نییە هێڵە گشتیەکانی ئەکرێت چی بن بەڵام بەڕێستان پێم وابێ هەندێک لە سەررداوەکان یان هەندێک لە هێڵە گشتیەکانی پامەکەی ئۆجەلان کە گەشتووە بە قەندیل چۆنە چۆن نییە بەڵام لای ئێوە وەکو خۆتان ئەڵێن هەیە و لەو نێوەندەیە ڕاستیەکەی ئەوەی کە لە ڕسمە گشتیەکەیە من دەست پێ بکەم ئەوەیە کە بەڕێز ئۆجەلان بۆ قەندیل و پێشتریش ئەم قسەی بۆ شاندەکەی دەم پارتی گوتووە و لە نامەکەیشیا بۆ قەندیل وەکو ئێوە ئەڵێن ئەوە هاتووە کە ئەم دەست پێشخەریەی بەستۆتەوە بە دۆخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێی وایە دەرفەتێکی باش بۆ کورد لە با بڵێین لە چوارچێوی گۆڕانکاریەکانی ناوچەکەیە هاتوۆتە پێشەوە پێت وایە دانی ئەمەی کە ئۆجەلانەی لێە لە بەرمەبنایی با بڵێین خوێندنەوە و تێگەشتنی خۆیەتی بۆ ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی یان نە پێدەچێ پرسێکی گەورەتر بێ پەیوەندی بەوە هەبێ کە جۆرێک لە زانیاری بە دەست بە ڕێزۆژەلان گەیشت بێ لە ئیمرالی کە گۆڕانکاریەکان بەڕێوەن و پێویستە کورد لە تورکیا دەوڵەتی تورکیا بکەونە جۆرێک لە گفتوگۆ بۆ ئەوەی کە ئەوەی پێویستە بکرێت لە چوارچێوەی گۆڕانکاریەکانە. سەرەتا سڵاو لە بەڕێستان لوتفت هەیە لە میوانەکەت و لە بینەرانت ئەوەی ڕاستی بێ دەوێت بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەوە یاخود وەڵامێکی گشتگیر کەمێک بگەڕینەوە دواوە بۆ پرۆسەی ئاشتی 2012 لەو کاتەوە بەدی دەکرێت لە نووسینەکانی لەو لێدوانانەی بەناوی بەڕێزە و جەران بۆ ڕاگەاندن ئاشکراکراون ئۆجەلان پێی وابووە خەباتی مەدەنی خەباتی سیاسی لەو کاتەوە پێی وابووە خەباتی مەدەنی و خەباتی سیاسی دەستکەوتی زیاترە بۆ کورد لە خەباتی چەکداری یعنی لەو پرۆسەیەش لە پرۆسەی 2012 تا 2015 ئۆجەلان بە دوای فۆرمیلەیە گەڕاوە بۆ ئەوەی چەک بێدەنگ بکرێ و بۆ ئەوەی پرۆسەکە ببێتە سیاسی بە چەندین هۆکار ئەو پرۆسەیە
بەڕێز ئەوگونەش ئێستا بۆ چاکەن فەرموو بەڕێز هێمن خۆشناو ئەو پرۆسەیە بەهۆی چەندین هۆکار نەگەیشتە ئامانج و بە دوایدا پرۆسەیەکی خوێناوی خوێن ڕشتن دەتوانین برین تونترین پرۆسەی خوێناوی و شەڕ جەنگ لەو کاتەوە دەستی پێکرد هەتا ئەم ساڵانەی دوای لێ ئێستادا دیاریدەیەک لە جیهان هەیە ئەو دیاریدەیە ترامپیزمی وەک ترامپیزم بەناوی دەکەن کە کەس ناتوانێت بیخوێنتەوە پێشبینی بکات چی دەکا و لەسەر هەموو لایەنەکان لەسەر بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ترامپیزم کاریگەری دەبێتن ئۆجەران بە درێککردن دیارە ئۆجەران بە درێککردن بەم ڕاستیە دەیەوێ ئەمە وەک دەرفەتێک بقۆزێتەوە و ئەو پرۆسەی نیوە چڵمە ئەو پرۆسەیە لە 2012 تا 2015 شکستی هێنا بەرەو ئاراست بەرەو ئاقارێت شکەی بباتن بێگومان من وەک ڕۆژنامە نووسێک کە بە دوادا چوونم بۆ نامەکەی ئۆجەلان کردووە بۆ قەندیل چەند سەرەداوێکم بەدەستگەیشتووە دەمێکە میدیای تورکی جاڕیوەدا گوایە ئۆجەلان داوا ئەکە پەکە خۆی هەڵوەشێنتەوە و چەک فڕێ بدات بەڵام بەپێی ئەو زانیارەیە من دەستم کوستووە ئۆجەلان بە هیچ شێوەیەک ئاماژەی بە خۆڵوەشانەوەی پەکەکە نەکردووە و نامەکەی بۆ پەکەکە بەم شێوەیە داوا ئەکاتن پەکەکە ئامادەکاری خۆی ئامادە سازی خۆی بۆ بێدەنگکردنی چەک و چەکدانان دەرببڕێت نیشان بدا و هەروەها داوا لە پەکەکە و داوا لە دەوڵەتی شەکاتن نەخشە ڕێگای خۆی بۆ ئەم قۆناغا بۆ قۆناغی چەکدانان ئاشکرا بکات و نەخشە ڕێگای خۆی بخاتە ڕوو کاکێ من خۆشناو گوایە لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بۆ قەندیل هاتووە کە دەبێت کۆتایی بە ململانەی چەکداری بێنن و ململانەی سیاسی بکەنە بنەما ئەمە چۆن بە معنای چەکدانان نایێت ینی چەکدانان بەو شێوەیە ینی بەو شێوەیە کە پەکەکە ئامادە سازی خۆی بزانین هەتا ئێستا پەکەکە بە هیچ شێوەیەک بەرەو چەکدانان نەچووە بۆ یاخود پەیامێکی نەبووە بۆ چەکدانان هەر بەردەوام جەختی لەوە کردیتەوە کە پرۆسەی چەکدانان دوا شتە بێ دوا خاڵە بێ دوا وێزگە ئەبێ قسەی لەسەر بکرێت بەڵام لە ئێستادا ئۆجەلان داوا لە پەکە ئامادە سازی خۆی بۆ چەکدانان بۆ بێدەنگکردنی چەک نیشان بداتن بێگومان وا پێ ئەچێ لە پەیامەکانی سەرکردەکانی پەکەکە ئەوە بخوێنینەوە کە ئەوان ئامادەن گوێ بە داواکەی ئۆجەلان بدەن بەڵام ئەم پرۆسەیەکی وا وەک میدیای تورک و یاخود هەندێک لایەنی دی بانگەشەی بۆ دەکەن بەو شێوەیە نابێت چونکی پرۆسەی چەکدانان چەندین هەنگا و چەندین ئامادەسازی و چەندین زەمینە سازی دیکەی پێویستە. اینجا بەڕێز خۆشناو پرسێکی دیکە کە گوایە لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بۆ قەندیل هاتووە ئەوەیە کە ئەم پرۆسەیەی وا ناوبردووە درێژکراوی پرۆسەکانی دیکە نییە یان لە پرۆسەکانی دیکەی بە تایبەتەوەی 2013 ناچێ پرۆسەیەکە ڕێک وەکو ئەم پرۆسەیە کە ئێستا بەڕێوەیە هیچ پرۆسێکی دیکە لەمەی ئێستا ناچێ ئەمە بە چ واتایەک و ئەڵەیە کە پرۆسەکە گفتوگوی نێوان دوولایەن نییە ینی بە چ واتایە کە پرۆسی نێوان گفتوگوی نێوان دوولایەن نییە زیاتر لایەنی زیاتر بەشدارن لە گفتوگۆکانە و لینکی زیاتر بە پرۆسەکەەوە لکێنراوە یان چییە مەسەلەکەم ڕوونکردنەوەی چییە؟ ینی ئەوەی دیارە عەبدوڵڵا ئۆجەلان ئەو گۆڕانکاریانەی لە جیهان لە ناوچەکە ڕوو دەدەن دەخوێنێتەوە و هەروەها خوێندنەوەیەک و تێگەیشتێکی بۆ هەیە دەزانی ئەم قۆناغا لەگەڵ ئەوەی دەرفەت بۆ کورد بۆ ئاشتی دێن تێپێشەوە مەترسیشی هەیە لەم ڕوانگەی خۆیەوە وەک ڕێبەرێک دەیوێت دەست پێشخەری بکات قۆناغەکە دژە دەرفەتەکان بگۆڕێ بۆ دەرفەت
ئەوەی هەروەها دەکرێ وا بڵین ئۆجەلان درکی بەلاوازیەکانی دەوڵەتی تورکیا کردووە درکی بەو مەترسیە استراتیجیانەش کردووە کە ممکنە و دیارە لەسەر تورکیا دروستە بن بەهۆی هەڵکشانی ترامپیزم و ئەو مەترسیانەی ممکنە لە دوا ڕۆژدا تووشی تورکیا بن ممکنە بخوازێ ئەوەش بقۆزێتەوە و بیکاتە وێزگەیەک بیکاتە دەریچەیەک بۆ ئەوەی کێشەی کورد لە تورکیا بەرەو چارەسەری وە یا بەرەو ئاقاری چارەسەری وێدا بەلانی کەم لە قۆناغی یەکەمدا نەرمبوونێک دروست بکاتن بۆ ئەوەی زەمینە بۆ قۆناغی داهاتوو دروست ببێت. باشە سواز دەکەم من دواتر هەندێک لە قسەکانی دیکە کە بەڕێستان ئەڵێن پەیامەکەی ئۆجەلانە و گەیشتوە بە قەندیل باسەکەین بەڕێز ئۆزگونەش ڕاستیەکەی مادەم باسی دۆخە هەرێمیەکە ئاکەین پرسیارێک گرنگە لەو بارەیەوە ئەم دەست پێشخەریەی ئێستا هاتوۆتە ئارا لە بنەڕەتە وا دەرەکەوێت لە مانگی دەی ساڵی ڕابردوو بە ڕێزباخچەلی کردبێتی بەڵام پێناچێ ئەمە سەرەتایی با بڵێن دروست بوونی پرۆسەکەەوە دەست پێشخەریەکە بێ چێ ئەم دەست پێشخەریەی لە بنەڕەتا خستۆتە سەر پێوە دەستی پێکردووە ئیمرالی بە ڕێزۆجالان یان دەوڵەتی تورکیا یان ڕاستیەکەی کاریگەری دۆخە هەرێمیەکە وای کردووەم دەست پێشخەریە بێتە ئارە یانی مرۆڤ کارە بێژێ هەرسو سەدەمژێ بوون یەک هەتا ئەv دەست پێکردنەها دەولەتا ترک ئەv ساڵانە شەر دەکە ئەما ئەنجام نەگرت مەسەلە بەریا 8 ساڵان 9 ساڵان چ گوتبوو مۆدەلا سریلانکا ئەمێت باکوور ئۆلگەلێک دەراژ دەروەی باکوور ئەوروپا و نزابچیە ئەمێ بجەربێن ئەمێ ساڵێکی 2 ساڵە ئەنجام بگرنە 10 ساڵ بۆری مسقالێک ئەنجام نەهاتیە گرتن ئەو یەک یاد دوێ ئەو قەیرانە ڕۆژهەڵاتە ناوی مەزوودە حتا نەهات بووە ساڵان ئەم دەبێژین ینی پرۆژە ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەت ئەو دەوڵەتێ کاپیتالیست مۆدەرنی تا ڕۆژاوارە تەv نەگەرن و پێشیل وا نەڤەکە نەکەبن پرۆژە وە خواستنە ناوا دەمەیدا بگوهرن ئەv 3 ساڵ 40 ساڵ 5 ساڵ 6 ساڵ ببە جوارە گرێک نینن ئەمە ئەم دەزانش سەدام و گەلێک دەوڵەتێ دی دەست بکە حتا ئیرۆتێ خلاص دەبووە بەردەوامە ئەv ئەنجامێن هەرچیە نەتەو دەوڵەت هەلوەشێ دەوڵەتا تورک وێت بینە باحچەلی وێت بینە حتا بەریاوی باحچەلی چ دگۆ ئەو ئاکەفەت گوتن ئەمێ ئەساد ڕە ببن یەک ئەمێ ڕۆژاواتێک ببینە هەریما کووردا ئەما نشکاوە دیتن ئەمریکا بەری دبوو بڵام کەس حەساب سەر ئەساد نەکرد وێ دۆمدرێژی نەبە حەزریە خۆتکردن 4 ڕۆژاندا هەفتەیەکێ دەمە دیت ئەساد پرپرتێ خۆت گرت بڵێ خۆ و چوو نەها ایران مهم پیشیا مده ایران که و قیرانه که مزن همه فرض کن حضری وی داره وی رابن سرلنگان بلوچی وی رابن کرد وی رابن ایران نبره وی نمینه فکری ترکیه ابقا سال شره مثلا قبرس هیا ابقا ساله نه مثلا صدام دا عریکاری امریکا کرد نه هم بجی لیبیا دوکی واچو نه اوکراینا وکی واچو نه مثلا سوریه ده وکی واچو مثلا داعش ده جی وکی وانچو وانا حمی بویا بار گرام بویا سر ملی ترکانه یعنی برز ئۆزگونەش یعنی با بڵێن هەم بۆ دۆخە ناوخۆییەکە هەم بۆ دۆخە دەرێکیەکە تورکیا لە پێگەیەکی لاواز لە مەوقعێکی لاواز دەست پێشخەری بۆ ئاشتی و ئەگەری دانانی چەک و چوزانم بێدەنگکردنی چەک بۆ پەکەکە بۆ ئیمرالی بۆ بەڕێزۆ جەلانەکە بۆ کوردەکات نەها کوردی دەدبێژێن ترسۆنەک ناوەوان باڵانەوەکی دهۆلی ئەما دەنگی وا بلندە نەها ڕاستە ڕەوشیا خۆیە هەری زەعیفدا دەبێژی وەرن تەسلیمی محکەمان ببنە مەسەلا دەبێ چەک دەینە ورن خوا محكمين ما كاوي ايش برياج ورا بدا معنا ما تفيدي ده آلية دي ده بما اشتيا نفقوي چكنا يعني مجيه واتف لهبه ابتيا سياسة مداري ترك
ئەمانەکی هیم بوونە زمانی وان چ قازایی ببە هەر توشتر دبە هەخوات خوازە قورت نیشا بدە یعنی زمان که چند ناتویا دنیای ناتوی و دولت دنیای و این رجلاتا نبی همه آریکاریا وات کرد یعنی برز ئۆزگونەش ئێستا کە ئەردۆغان یان باخچەلی کە ئەڵێن یان دانانی چەک یان ناشتنی کورد بە چەکەکانیانەوە زۆر جار لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە قسەیاکەن لەبارەی هەسەدا بەڕاستیان نییە و نییە ناتوانن یعنی نها شەڕی دەرونیان بێژینێ ترکیت بێن شەڕی پسیکۆلۆژیک شەڕی دەرونی دا مەسەلە چ بەردەبێ وا دبێژن یعنی مەسەلە نەهان سیاسەتا Türkiye rastgir de pirani melmezisi jadid bu. Yani diravkirin bu wa şermninin yani rastici şermninin bu ve her tiştit karın bejin. Yani ev rastiya xweninin were teslimi mahkemen mebibin kavi çisizal ve bibir ev ne zamanı çareseriye ne roşa kurda roşa beriye ne rojlada naviya beriye نه او یکیتیا ناف ترکان عبوریا وان چاندا و هر تشتی وان و ناونتوی دجید همی عالیه تکچویا قیرانک مظلم ترکیه بلاین مظلم بریویه عبوری هاتیه صفری ده و اما گوتن آخواه گوتنین مظلم بکن والا برز ئۆزگونەش زۆر بە کورتی پرۆسەی دانانی چەکی پەکەکە نایەتێدی ئێستا نابێ هەتا کۆمەڵێک هەنگاوی دیاریکراو لەلایەن دەوڵەتەوە نەنرێ وایە ینی قۆناغی یەکەم قۆناغی دانانی چەک نییە قۆناغی بێدەنگکردنی چەکە هەتا هەندێک چارەسەری دیاریکراو هەیە ببۆرە بڵاگەلێ مەژی ببۆرە بەر ئەوێ چەکل ملێ وان و ئەوێ شار دەکەن نکارێن بەروادا باخ بێژین وê daynin an nadaynin ew ê biryara xwe bidin lê ama tiştê tê gotin çapemenî em dibîn kak xweşnav jî go yanî PKK gotiye yanî rêzûjala jî tiştîk hosa ji wan nexwastiye dibêje pêşiya demokrasî vekin belkî tahmîna min kursiye ez dibêjim wê bêjî li hemberê Tirkiye şer bisakinînin û باوەیەکی دموکراتیک پارلەمەنت و دیپلۆماسیە دا ئەم مەسەلەی پێش بکەنە زۆر ڕوونە یانی تشتا ئەم هەزر دەکەی وێ ئەvە و خەباتە ئەم وەکی سەرداری کوردی باکوور ئەمیر سەر بنگهێ گەل و جیهانی تێگەهاندنی دەمێ سیاسەتی دموکراتی خورتتر بکەنە دەست خۆش جا بەڕێز ئۆزگونەش با من یەکشتی بۆ ڕوونکەمەوە ئێمە لە سۆرانیە کە ئەڵێین ڕوونە یعنی بابەتەکە ڕوونە ئێوە لە کورمانجیە کە ئەڵێن ڕوونە یعنی دابنیشە من مەبەستم دابنیشە نییە مەبەستمەوەیە کە بابەتەکە ئەوەی تۆ ئەیڵێ قسەکەی تۆ ئەیڵێ ڕوونە باشە ئەوە زۆر جار دەگەڵ میوانانی کورمانجیە و گرفتم بۆ دروستە بێ نەها گاوا دیژی مگۆ ینی برێز ئەجاڵا وەژی لێ دەرێ سۆحبەت کرد دەبێژی ینی ئەس تەخمین کەم ئەف گوتبە بێژی چەکال هەمبەری تورکیە عالی شەر دە ڕاوەستێن تەواو دەست ڕاوەستێنن وەکی دی سیاسەتا پارلەمەنت و چاپەمەنی و خۆرەخستنکردن یا ئاشتی بەڕێز ئۆزگونەش دێمە سەرە و پرسەش دێمە سەرە و پرسەش کاک هێمن خۆشناو لە پەیامەکەی ئۆجەلان ئەوەی کە ئەڵەی بۆ قەندیلی ناردووە هەندێک لە سەرداوەکانی دەرکەوتون دەڵێ دەبێ لایەنی کوردی ئاگاداری هەموو تەکتیک و فرت و فێڵێک بن ئەمە بەمانای ئەوە دێ کە بەڕێز ئۆجەلانیش با بڵێن هێشتا متمانەی تەواوی بە پرۆسەکە بە دەوڵات چوزانم بە کارەکتەرەکانی کە با بڵێن لەلایەنی بەرامبەرن وە پێدەچێ بە ناڕاستەوخۆ لە پرۆسەی گفتوگوۆیە بن هێشتان متمانەی تەواو لای ئیمرالی لای ئۆجەلانیش دروست نەبووە یان چییە مەسەلەکە بەم شێوەیە دەتوانین وەڵامی ئەم پرسیارە ڕاوە بکەین ینی کارکتەری کەسی تورێک کارکتەری سیاسەتی تورێک لەسەر فرت و فێڵ لەسەر هەڵخەڵەتاندن دروست بووە بنیاد دراوە لەبەر ئەوە تۆ کە سیاسەتەکەی بە تایبەتی کە سیاست لە بەرامبەر دەوڵەتێکەکەی مەنزومەی دەوڵەتێکەکەی
ناچاری ڕێو شوێنی خۆی تەکبیری تۆ هەبێتن بە هەموو شێوەیەک تەکبیرت هەبێتن. پێم وایە قسەکانی بەڕێزۆجران لەم ڕاستیەوە سەرچاوە دەگرن. ئەوەی زۆر گرنگە ئێستا لە ئێستادا دەبێ ئینسان وە ئەو لایەنانە ببینێ کە ممکنە ئەو پرۆسەیە بەڕێدا ببن، ممکنە ئەو پرۆسەیە وەک پرۆسەکانی دیکە تێک بچێتن. من کە باسی پرۆسەی 2012 تا 2015 کرد، کۆمەڵێک هۆکار هەبوون کە ئەو پرۆسەیان لەبار برد. گرنگترینیان لەو پرۆسانە یەک حرسی ڕەجەب تایب ئەردۆغان سەر کۆماری تورکیای بۆ فراوانخوازی بۆ ئەوەی دەستەڵاتی خۆی تۆکمە بکاتن. لە ئێستادا کە باقچەلی و ئەردۆغان هاوپەیمانی یەکترن، ئەوە وانە ئەوانە وەک یەک بیرەکەنەوە. لەوانەیە لەم مەسلەیەدا هەر یەکە حسابێکی جیاوازی هەبێتن. باقچەلی وەک قەرەکتەرێکی دەوڵەتمەدار و یاخود دەوڵەتداری بەردەوام دەرکەوتۆتە پێش لە ناو ڕای گشتی تورکیا ناسراوە. بەو واتایە ئەو هەر هەنگاوێکی ئەو هەر بۆچوونێکی ئەو هەر تێڕوانینێکی ئەو وەل جار یەکەم جار خزمەتکردنی دەوڵەتە، بەهێزکردنی دەوڵەتە. بەڵام ئەوەی ئەردۆغان جیاوازە. ئەردۆغان بۆ ویستی شخصی خۆی، بۆ بەردەوامی دەستەڵاتی خۆی بۆ ئەوە دەکاتن. 2015 پرۆسەی 2015 کاتێک ئەو پرۆسەیە نەکەوتە خزمەت ئەردۆغان ئەو پرۆسەیەی خراپ کرد. بێگومان لەمڕۆوە هۆکاری دیکەش هەبوون، تەنیا هۆکار حرسی ئەردۆغان نەبوو خراپی کرد، بەڵام حرسی ئەردۆغان بۆ پاراستنی دەستەڵاتی خۆی، بۆ پتەوکردنی دەستەڵاتی خۆی، بۆ دووبارە بوونەوە بە سەرۆکۆزی هۆکارێکی سەرەکی بوو بۆ تێکچوونی پرۆسەی 2015. لە ئێستاشدا ترسێکی وا هەیە. ئایا سبەی ئەگەر ئەم پرۆسەیە پێش بکەوێ و نەچێتە پەرلەمان و یاخود چوارچێوەیەکی یاسایی دەستوری و هەموو ڕایگشتی تورکیا، هەموو سلایەنە سیاسیەکانی تورکیا ئاگداری نەبن، ممکنە جارێکی کە ئەم پرۆسەیە بەرەو هەڵدێر بچێت و سەر نەگرێت. بەڕێز خۆشناو، جوابی ئەوم بەرەوە ویستەکانی ئەردۆغان وەکو خۆیان مابنیان نا، ئەمەیان بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئایندەی پرۆسەکە بێ. بەڵام کاتێک کە کارکتەری دیکە هاتۆتە ناو پرۆسەی گفتوگۆکەوە، ئەکرێ کاریگەریان لەسەر ئەوە هەبێ ئەردۆغان بەتەنیا نەتوانێت لە ناو تورکیا لە چوارچەوەی دەوڵەتی تورکیایە بڕیار لەسەر بەردەوام بوونیان بەردەوام نەبوونیان پرۆسەیە بدا؟ ببوورە دەنگت باش نەگەیشتە لای من لە پرسیارەکە تێنەگەیشت. باشە، بەڕێز خۆشناو، ئەو ویستە فراوانخوازیەی کە باست کرد ئەردۆغان ئەیوێ و هەندێک ویستی دیکەش بۆ ئەوەی بە دڵی خۆی بڕیار لەوە بدا پرۆسەی گفتوگۆکە بەردەوام بێیان نا، پرۆسەی ئاشتی بەردەوام بێیان نا. لە 2015 ئەمەی بۆ چووە سەر. ئێستا کاتێک لە پرۆسەی گفتوگۆیە کارکتەری دیکە هاتوونەتە ناوەوە و ئەکرێ ڕۆڵیان هەبێ لە پرۆسەکە، با بڵێن ئەردۆغان ئەو هێزەی جاران، ئەو قوتەی جارانی نەماوە بە تەنیا بڕیار لە بەردەوامیان بەردەوام نەبوونی پرۆسەکە بدا؟ لێرەدا دوو فاکتەری گرنگ هەیە. فاکتەری یەکەمینیان هەبوونی باقچەلیە، یعنی باقچەلی وەک هاوپەیمان و هاوپەیمانی سەرەکی ئەردۆغان چۆن بیر دەکاتەوە. ئایا ئەگەر ئەردۆغان بیهەوێ پرۆسەکە بێختە خزمەت خۆی هەڵوێستی باقچەلی چی دەبێ؟ ئەمەیان یەک. دووەمیان گرنگە ئەم پرۆسەیە بە هەموو وردەکاریەکانی خۆی بگوازرێتەوە ناو پەرلەمانی تورکیا بۆ ئەوەی دەستەڵات و ئۆپۆزیسیۆنی تورکیا، ڕای گشتی تورکیا لێی ئاگدار بێ و سبە یاخود دووز بە ئەگەر هەوڵێکدرا ئەو پرۆسەیە بکەویتە خزمەت لایەنێک و یاخود کەسێک ویان لەبار بدرێتن، وەک 2015 بە تاریکی نەمینێتەوە و هۆکارەکەی بزاندرێتن. باش،
بەڕێز ئۆزگونێژ لەبارەی ڕەوشی بەڕێز ئۆجەلانەوە زۆر جار با بڵێن پەکەکە کەجەکە داواکاری دیاریکراوی هەیە ئەڵێن بۆ ئەوەی گفتوگۆکان باشتر بگەن و ئۆجەلان پەیامی خۆی باشتر بگەێنێ ڕەوشی زیندانی بەڕێز ئۆجەلان باشتر بکەن. پێت وایە بەم نزیکانە ئەم قۆناغە ببینین ڕەوشی ئۆجەلان لە ئیمرالی نەمێنێ و بێتە شوێنێکی دێکە بچێتە شوێنێکی دیکە؟ هەرچەنە قسەیەکی دیاریکراو هەیە لەوەی کە هەر بەڕاستی ئۆجەلان پێدەچێت لە ئیمرالی نەما بێ. نازانم زانیاریەکان لە باکووری کوردستان لای ئێوە چیەڵێن لەو بارەیەوە؟ گوتنەوە یا دماهیم فێم نەکرد. باسم لە ڕەوشی ئۆجەلان کرد کەجەکە پەکە کە زۆر جار داواکە ڕەوشی زیندانی ئۆجەلان باشتر بکرێ لە زیندان بێنرێتە دەرێ بۆی پەیامەکانی خۆی ڕاستەوخۆوە باشتر بگا. قسەیەکەیە گوایە ئەم هەنگاوە بەم نزیکانە ئەبینین یان نا؟ ئۆجەلان لە زیندان دێتە دەریان نا لەم نزیکانە؟ بەێ نەها دەولەتا ترک وە گاوادی بە بەستا سەکنا باکچەلی و ئەردوغان کرد. نەها ئەو سەرێ واهێ تام زەلال نەبووە دبێژێن ئەم کابنێرین ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل وێ مەسەلا ڕۆژاوادا و سووریەدا ڕەوشەکێ چوات نیشان بدن یعنی بە تایبەت ڕەوشا کورداوێ چاوابە وێ لەمبەری ئیرانی تشتێکێ بکێ نەکرد وێ دەرێ کورد وێ چاوا دەرکەبن حۆلی یعنی هەنە تشتا خوازن بلەزگینی مە بدن کردن ئالیە کوردا بدن کردن لە ئالی خۆدا ڕەوشێ بشۆپێنە یعنی تشتێ ئەرزان نێزی مەسەلەی دبن بێگومان گەلێ کورد و هەموو دۆستێن وان وێ دبێژە یعنی دبێژێ لازمە برێز ئۆجەلان ئەگەر هون ڕاست دبێژن ئەمێ پارلەمەنتۆیە دەبێ مەسەلەی چارەسەر بکن و بلا مەسەلا شەر بسەکنت و ڕۆژهەڵاتا ناویندا لە هەمبەری هەمی کوردان ئەمێ دۆستانیەکی نوچێ بکەن ئەگەر هون دوێرێدا ڕاستن دروستن لازمە سەریدا برێز ئۆجەلان بکارە derkeve em naha mesele gelê Kurd bejî lazim e ênî nedor pêk an ji tecrît rabe yekser birêz û calan mafê wî hatiye bê azadkirin zindan bên azadkirin eger tune bijî birêz û calan azad bibe bikarib hemî aliya re baxive dayîstan din bike nêrîna xwe bêje gelên Tirkiye wî fêm bike dunya fêm bike Kurd fêm bike bikarib gorê wî hevdanan bike eger bêjî bila hemû zîndanî bimênin û tenê daxwaziya me bicêbênin gelê Kurd vê tiştî ez bawer nakim qebûl bike wijdan jî qebûl nake yanî. Berez Ozguneş Berez Öcalan لە پەیامی یەکەمی و بەدڵنیاییەوە لە چوارچێوەی پەیامە گرنگەکەیشی کە بەم نزیکانە ڕاگەیەنێ باس لە بەدەستوریکردن و بە یاساییکردنی پرۆسەی چارەسەری ئەکا واتە بچێتە پەرلەمان و لە دەستوری تورکیاش گۆڕانکاری بکرێ. دەوڵەتی تورکیا ئامادەیە بۆ کردنی ئەم گۆڕانکاریانە؟ نەها ئەم بێژین تشتا تێگوتن و ناو civakê de jî piraniya wê û partiyên siyasî ên heyî ên parlamento da tenê Partiya Zafer heyeyekî biçûk e ew xwe serokê û hunzana hat girtin û îyî partî qebûl nakin vana partiyên biçûkin lê partiyên dî hemû jî qenaeta wan gihaya astekê dibêje şer û pevçûran mesela Kurd em nikarîn encamê bigirin û wê her Tirkiye hejar bike dibe ku qeyranekî wekî ya Sûriyê wekî ya Iraq bê serî me jî bo wê lazim e parlamentoyê de bê çareser kirin belê hemî jî tirs dileyzin hemî jî gotinê xwe tirs dikin çunku 100 sale nîjadperestiyek şovenîzmek mezin xistine nav gelê xwe de herekê ji dengê xwe ditirsin dibêje acaba ez gelo ez bistihbakı mesela Kurda dengemi bir keve an nekeve. Brez hoş navcı go. Na AKP efka bedeng an duali dileyze hamuş ber dengi khoya. Ber pejarur ra khod be ez bu keve ana. Gotiye bahçeli dengi tanan keve.
تبتبە گرێداینە تو بستەواخەوە توشتا تبێژی هەلپشتا تەمە یعنی شتێک ئۆزا غەریب هەیە ڕوونە بەرز ئۆزگونەشیەک پرس زۆر گرنگە لە چوارچەوەی پرۆسی گفتوگویان لەگەڵ ئیمرالی لەگەڵ بەڕێزۆ جەلان و هەمووان ئەیانەوێ بگەن بە ئاشتیەکی دیاریکرا و چەک بێدەنگ بکرێ بەڵام لە بەرامبەرە هێشتان سیاسەتی قەیومکردن دەستگیرکردن چوزانم تەنانەت سزادانیش ئەوە دوێنێ هاوسەرۆکی شارەوانی وانیان سزادا و قەیومیان کرد بەڕاستی ئەمە لە چی و ئەوە لە چی بۆچی لەلایەک گفتوگۆ و لەلایەک سیاسەتی ئینکاریکردن و قەیومکردن ڕاستیش gelek cara siyaseta xwe de gotin got lazim e em wisa Kurdê Bakur re aştiyekê bikin demaş hemî deman hêza wa lehwastir be niha dema tu berî xwediyê li Ewropa û rojhilata navîn de û bi giştî de gelê Kurd pir alî xweyê hêz bûye dünya naz dike dostê wî çêbûne hevalbendê wî çêbûne anniha çi dike dibêje me cara dî dema em bên ev prosesa aştiyê dest pê kirî mesela gelek wê de we derfet dîtin me destê we fira hişt we derfet çêkir û tiştê dî we kir ama rastiyê nabêjin yani dixwazim şaredariyan qaş û me zeîf bikin hevalê me rojnavalan digirin zeîf bikine em bê siyasetmedara zextî ser bikine ji xwe ev 100 sal e em gelê Kurd nav vî agirî de hatin vê rewşê ji vê saetê û pê ve ne bi şaredariyan û ne bi girtinê û ne tiştekî dî hêza me zeîf nabe yani heft salane de 20,000 siyasetmedarê me hatine girtin em zeîf nebûn سپاس دەکەم کاک هێمن خۆشناو باسمان لە پەیامەکەەوە جەلان کرد کە گەیشتۆ بە قەندیل و هەندێک لە سەرەداوەکانی دەرکەوتوون ئەتوانی پێم بڵێ ئەوەی تۆ سەرچاوەکەی تۆ کە با بڵێین پەیامەکەی پێگەیانی وتی گەیشتووەوە ئەمە هەندێک لە سەرەداوەکانێتی باسی وەڵامێکی دیاریکراوی پەکەکەی کردووە بۆ نامەکە وەڵامی قەندیل بۆ نامەکە یان نا شتێکی دیاریکراو لای قەندیل لای پەکەکە گەڵاڵە بووە یعنی یەک پێم وایە پەیامەکەی قەندیل لەبارەی داواکەی ئۆجەران پەیامێکی ئەرێنی دەبێ هەم بە گوێرەی ئەو زانیارەی من بەدەستم خستووە هەم بە گوێرەی ئەو هەڵسەنگاندن و لێدوانانەی لەلایەن جەمیل بایق و پێشتر لەلایەن موراد قەرەیەلان ڕاگەیەندراون پێ دەچێ پەکەکە بە پەیامەکەی ئۆجەران ڕازی بێ باوەڕی پێهینا بێ و ئامادە بێتن لەم بوارە ئەوەی لی داوا دەکرێت جێبەجێ بکاتن ئەی بەڵامێکی لەگەڵا نابێ کاک هێمن خۆشناو مەسەلەن پەکەکەڵێ ئۆکەی ئەمە بەڵام هیچ شتێکی دیاریکرا و لە چوزانم بۆ نمونە داواکاریەک لە دەوڵات جۆرێک لە دڵنیایی ئەم پرۆسانە پرۆسەی ئالۆزن ئەم پرۆسانە هەوڵێکە بۆ چارەسەری کێشەیەکی مزمینی چڵسارە بۆ ئەوە وا ئاسان نابێتن بێگومان دەبێت بەڵامی لەگەڵ ئەگە بەڵامی لەگەڵدابێ بێگومان ئاساییە بێمتمانەیی هەیە لە بەرامبەر یەکتر ئەزمموی پێشتر هەیە کە شکستیان هێناوە و نەتیجەیان نەگرتووە هەردوو لە بەچەک هەتا ئێستا مەدانیان لە بەرامبەر یەکتر خوێندووە بۆ ئەوە ئەگەر بەڵام هەبێ بەلای من شتێکی هەستاییە هەبوونی نیەت هەبوونی سووربوون لەسەر چارەسەری دەکرێت ئەو بەڵامانە بەلا بنێت کاتم زۆر کەماوە بەرز خۆشناوی دەرین بەڵام پرسێکم لەگەڵ پەرلەمانتاری پێشووی هەدەفە بەڕێز ئۆزگونەش باس کرد ئەویش مەسەلەی ئەگەری ڕاجایی یان شتێک لەو بابەتە هەیە لە بابڵن قسێکی لەو بابەتە هەیە گوایە دەوڵەتی قوڵ ئەگەر بە دەوڵەت باخچەلی بچوێنین و باخچەلی نوێنەرایەتی ڕەئی دەوڵەتی قوڵ بکە ئەردۆغانی ژەوە دیارە لە با بڵین سیاسەتەکانی خۆی لە ڕێگەی سەرۆکاتی کۆمارەوە
جێبەجێیەکە لە چوارچەوەی سیاسەتی قەیومکردنا دەمپارتی ئەڵێ ئەم قەیومکردنە سیاسەتی سەرۆکاتی کۆمارە و هەوڵە بۆ با بڵێن دروستکردنی گرفت بۆ پرۆسەی گفتوگۆکان. پێت وایە لە بینی دەوڵەتی قوڵ وە سەرۆکاتی کۆمار لە بینی باخچەلی و ئەردۆغان جۆرێک لە ڕاجایی هەبێ لەو بارەیەوە بە کورتی سوپاس دەکەم مەبەستم لەبارەی پرۆسەی گفتوگۆکەوەیە. ئەو قسە ڕاجایی مفێم نەکرە نزاو چمانە. وەڵا بەڕێز بۆ ئۆزگونەش پرسیارەکە بۆ کاک هێمن خۆشناو بوو بوورە بۆ ئێوە نەبوو. باشە نەخوا تەمام کەرەم کرد. فەرموو کاک خۆشناو بگۆڕن. دەبێت ئەوەل جار وا بزانین تێبگەین کە دەوڵەت ئێستا پێکهاتەیەکی هەمۆژەن نییە. دەوڵەت پێکهاتەیەکی هەمۆژەنیە یەک ڕانیە. لە ناو دەوڵەت بەرژەوەندی جودا گروپی جودا هەنا ڕاستە ئەمڕۆ باقچەلی وەک پیاوێکی دەوڵەتی قوڵ وەک پیاوێکی دەوڵەت مەدار دەردەکەوێتە پێش بەڵام ئەوە وانیە هێشتا دەنگی تر لە ناو دەوڵەت نییە ممکنە دەنگی تر هەبێ لەگەڵ چارەسەری نەبێتن ممکنە دەنگی تر هەبێ بەهۆی بەرژەوەندیەوە لە ئێستاوە بیهەوێت چارەسەری بەرەو ئاقارێکی کە بە ئەگەرچی من دەبینم مەسەرەن ئەو دەنگە ناڕازیەکانی ناو دەوڵەت هەتا ئاستێکی زۆر بێدەنگراون مەسەرەن دۆبوو پەرینچەک کە هەرە توندا لە بەرامبەر کورد و نوێنەرایەتی گروپی ئەڤراسیەکان دەکات بێدەنگراوە یاخود ئەتوانی برین زۆر بێکاریگەر کراوە ئەوانە ئینسان دەبینێتن بەڵام لەگەڵ ئەوەدا سیاسەتی قەیوم مەسەلەیەکە پێم وایە کاک ئوزگونەشیش ئاماژەی پێکرد مەسلەیەکی گوشارە لەلایەک مەسلەیەکی فشارە لەلایەک مەسلەیەکی کەشێ ئەمڕۆ کە ئاک پارتی لە زۆربەی شارەوانیە گەورەکانی تورکیا زۆربەی شارەوانەکانی لەدەستدا سەرچاوەداراییەکانی تەنگ بوونە ناتوانێت ئەو ڕەنخۆری پێشان هەبووە بە هەمان ئاستی زاران بەردەوام بکە بۆیە ئەگەر دەست بەسە شارەوانی کوردیەکان دادەگرێتن تا بڕێک ئەگەر کەمیش بێتن دەتوانێت سەرچاوەکانی ڕەنگ بدۆزێتەوە ئەو لایە نەشەیە بەڵام بێگومان لایەنی سەرەکی لەو مەسلەیەدا فشارە گوشارە بۆ ئەوەی کورد بێدەنگ بکە بەڵام ئایا ئەمە نەتیجە دەگرێتن ئەزمونونەکانی ساڵی ڕابردوو بە تایبەتی ئەو ئەزمونەی لە 2015 بەگرتنی هاوسەرۆکانی هەدەپە و دواتر پەرلەمانتار و سیاسەتمەدارانی کورد تا گەیشتە دەستگیرکردنی پارێزەرانی کورد دەستی پێکرد سەرماندوویەتی کە ئەم جۆرە سیاسەتە لە ئێستا بەدواوە کارتێکی سوتاوە زۆر سوودی نییە و ناتوانێت ئەنجام بگرێت. باشە بەڕێز ئۆزگونەش دوا پرسیار لە بەڕێستانەکەم بە کورتی جوابم بنەوە پرۆسەی ئاشتی لە ساڵی 2013 تا 15 سەری نەگرت ئەوەی پێشوو ئەم جارە پرۆسەکە سەرەگرێ؟ تەکۆشینامە کورداوە گرێدایە ڕاستی ڕەوشە ڕۆژەڵاتە ناوین فەرز دکە و دەولەتە ترک هەنێ گاو باوێژێ بەوەکی گاوا دیمە بوو ئالیەکە ئەم گەلێ کورد هێز بوونە خۆی دۆست بوونە و ڕەوشێش ئالی دەولەتێ بە هەمی ئالیا بە خراپە لێ سەر ئێخستنە ئاشتی بدەستێ مە کوردادەیە ئەگەر ئەم دەنگێ خۆ بڵند بکەین یەکێتیە خۆ چێ بکەن پارلەمانتۆیدا ji dervel kolanan yanî qadan an wekî hûn bêjin şeqaman dengê xwe bilind bikin dîplomasiyekê xurt bikin em ê serkevine wekî dî çiriya wî tune ye yanî dewlet nêrî de jî em ê wî mecbûr bikin ya. سپاس دەکەم حەسەن ئۆزگونەش پەرلەمانتاری پێشووی هەدەپە لە ئامەدی باکووری کوردستانەوە پایتەختی باکووری کوردستان لەگەڵ مابووی گەلێک سوپاس دەستت خۆش بێ هێمن خۆشناو نووسەر و شارزای کاروباری تورکیا و سووریا ئێوەش لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لەگەڵ مابوون باز بۆ ئێوەش بەدوعا.